سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویست. سڵاو لەو کەسانی کە موچەخۆرن و بەڵام تا ئێستا موچیان وەرنەگرتووە. سڵاو لە کەم ئەندامان کە چەند مانگێکە چاوەڕی موچەکانیانن. سڵاو لەو پێشمەرگانی کە چەندین مانگە چاوەڕی موچەن کە تا ئێستاش نەیگراوە. هەواڵێکیش بەم دواییە لەم کۆتایی مانگەیە ئەم هەواڵە کە بڵاو بووەتەوە لە ڕاگەاندنەکانە کاڵێت ڕەنگە موچەی فەرمانبەران دواب بکەوێت یاخو نەیرێت تاخو موچەی پێشمەرگەکان ئەیرێت. بانک بەتاڵە و پارەی تیان نییە. ئێمە ئەپرسین ئایا تۆ بڵێ حکوومەتی یاریمی کوردستان سوودی لەو پەندەی خۆما وەرنەگرت بێت کاڵێت پەندێکی کوردی و کاڵێت ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش؟ لە وڵاتێکی وەکو ئەمریکایە کە تا ئێستا نەوتی احتیاتیان دانا و ئەم نەوتە بەکار نایێنن و پارەی موچەخۆر و فەرمانبەران تەنها لە ڕێگەی گومرگ و زەڕیبە و ئەو پارانە ئەدرێت کە ئەچێتە بانقەکانەوە. لەگەڵەوەشە پێمان وابێت فەرمانبەران لە وڵاتێکی وەکو ئەمریکایە مانجێک نییە موچەکانیان دواکێت و یاخود مانجێک نییە موچیان وەرنەگرت بێت. بە هەمان شێوە لە وڵاتی نەرویجی شاکەیەکێکە لە نمونونەکان ئەوانیش بە هەمان شێوە تا ئێستا پارەی نەوت بەکار نایێنن بەڵکوم پارە نەوتە ئەخرێتە سندوقی پاشەکەوتەوە سبەینێ بۆ نەوەکانی داهاتووی بەکارێنن و بۆ نەوەکانی داهاتوو ئەم پارە نەوتە دائەنرێت. ئەکرێت دوای 23 ساڵ حکومڕانی حکوومەتی یاریمی کوردستان بڵێت ئێمە ناتوانین مەعاش بین بە فەرمانبەران و موچەخۆران و مامۆستایان و کەمەندامان و پێشمەرگەکان. ئایا ئەمە بێپلانی نییە؟ ئێمە ڕای هاوڵاتیان ئەپرسین سەبارەت بە دواکەوتنی موچە و یاخود پێنەدانی موچە. ئێوەش لەگەڵمان نابن. ئەگەر تۆ یەک مامەعاش نەبوو چیەکەیت؟ تقریبا ینی شتێک پارەیە بێ خۆ سەرفی پێ و مانگ ینی قەرز و شتی ناکەیتە قەرزەوە؟ ناگاتەوە ئەستە خۆی تاسیرە سەرشیان نەکات لە تایبەت بۆ کەسێکی موچەخۆر کە بڵین ژیانی بەپێی بەرنامەی موچەکەی داناوە لە مانگەکەیە. وابزەم هیچ کەسێک بێ مەعاشی دارە ناکات. ئەگەر مانێ مەعاش نەبوو تۆ چیەکەیت؟ هیچی پێ نابێت کە تۆ مەسەن بژێری خەڵک ئەمڕۆ لەسەر مەعاشە بۆ نمونەس فەرمانبەر ئەگەر پێو نەبوو بۆ نمونە ناتوانین بیتە بازاڕ. ئەگەر تۆ مانێک مەعاش نەبوو چیەکەی؟ وڵا ئەگەر پێم نەبێ یابێ قەرز بکەم. ئەگەر مانێک مەعاش نەبوو قەرزەکەی؟ بەڵێ. ئەگەر مانێ مەعاش نەبوو چیەکەیت؟ ئێمە مەجبورین. مەجبوری چی؟ مەجبورین ئەو ئەرکی خۆمان بەجێ بێنین. مانێک مەعاشی مناڵەکانە نەبوو چی ئەەکەی؟ بێپارە قەناعەت بکەیت. پارە پێ نییە زانم. پارەم پێ نییە کرێچیشم بەڵام مەجبوریت. تا بتوانم قەرز ناکەم بەڵام پێشمان مەجبوری قەرزکەی سیارە ئەفرۆشیت ماڵەکە دووبارە بێ بکەیت تۆشت فرۆشتن. وڵایی هەوڵە دەین خۆڕا بگرین و داوام بکەین ئەگەر بتوانین بەڵام زۆر کەس شێ ناتوانن ئەی ناچارە واز لەی شەکەی بێنێ. ناڵین تۆ واز لە کارەکەت ئێنی بەڵام ئایا ناکەیتەوەی کە قەرز بکەیت و مەسەرەن پارە و پێ نەبێت؟ بەڵێ زۆر کەسیش هەیە منۆک شخصی خۆم لەوانێ بتوانم مانجێک یان دوو مانگ بەس لەوە دوان ناچارە بێ قەرز بکەین. وڵا زۆر کاریەرگە بێ حتمما ئەنی ناچارە بێت زۆر شت لێ بگریتەوە لە مەسرەفی ماڵ لە خەرجی مناڵ لە زۆر شت یواشەیە کرێچیە هەر لەوانێت دوای چەند ڕۆژێک قەرزار بێت. مانێک مەعاش نەیرێتێت چیەکەیت؟ وەڵا حتمما کە قبوڵی ناکەم. قبوڵی ناکەی زانم چی ئەەکەی مەسەرەن؟ مظاهرة ئەکەی شتێکی. مظاهرە ئەەکەی؟ طبعا قبول نییە احتجاج. نا بە شوەیەک ناکەیانی بە بڵێن مزاهرە بکەین بەڵام بەڕای من خۆش نییە کە مانگێک دواکەوێت چونکە ئێستا بۆ منە هەیە ماعاشخۆرە پێویستە بۆ کرێی خانوویان پێویستە بۆ جلکردنی مناڵەکانیان بۆ مەسروفاتی ماڵەوەی حازر بێ ئەو ماعاشێکە هەیە و ئەگەر نەبێ هەموو شتەکانی دواکەوێت بەڕاستی. نەبێ بێگەکێتە قەرزکردن ها؟ بەڵێ ئەگەر نەبێ بکێتە قەرزکردن. معاشی خۆری پێشمەرگی تۆ؟ چەندمانە معاش وەرنەگرتووە؟ من خۆم تازەم 4 مانگە معاشم بۆ نەهاتووە وا قەرارە ئەم مانگە 2 مانگ بۆم بۆ بێتری وایە دێیان نایە نازانین. ئەو 4 مانگی کە تۆ معاش نەبووە چیت کردووە؟ وەڵی سوڕامەتەوە. لە بێپاری و لە بێمەعاشیا چیت کردووە و کاتە؟ ئایا کەوتیتەوەی کە قەرز بکەیت؟ زۆریش قەرز کردووە؟ هەروەڵا. ئێستا قەرزاریت؟ مانگە بمانێ ملیۆنێک گاڕێک ملیۆنەگا بێ بێمەوە بە قەرزە.
تۆم لە نەکەیتەوە بە قەرزە ئەومانەش پارە پێ نامێنێت کاتە بێ بزان قەرزکەیتەوە ئەبێم دیسان قەرزکەیتەوە تا سەری مانگی داهاتوو کاتە تۆ تا ژیان کۆتایی ئەتوانە خواستە هەر قەرزارە بیت وەڵی تر ئەوەش هەیە دەستخوای گەورە پلانیان هەیە بەڵام بەڕاستی بەستا خۆیان وەستا بن حساب بۆ خەڵکی تر ناکەن ئەبێ خەڵک قەرزا بێتا و ڕۆژەی ئەمرێ و ئەم مەعاشەی وەرگرت بیاتەوە بە قەرزە ئەو مەعاشەی وەرگرت بیا بە قەرزەکەی ترایتر شتێکی لە ژیفان ئامێنێ ئایا شتە بەشیەکەیان بەشی ناکە ئەو شەکەیتە کەسێکە سەڵت بێ خەڵکم حکومەتی نەوێ بڵێ لاشو کاکە تێگەشتی خەڵک بامان بگرێ بڕۆن دەمی خۆیان بدون لەبەر پەرلەمانە لەبەر وەزارەتە لەبەر شوێنەکانە بەڵام من دەگەڵ مزاهرە چی و تێگەر و ئەمانانیم بە قوربانە بم چێ خۆسە پێێنە نانەوێ بە پارتی و بە یەکێتیە با بێم لە بنی مەژەڵەکە بە کوردی وڵی کەسی ئەتیمادی لەسەر مەعاش بێ بەڕاستی کێشەیە خەڵک ئێستا لێرە مەعاش خۆرە کۆمەڵێ ماگانەی هەیە کۆمەڵی شتی وەرگتۆ لەم لە توانێ بیاتەوە بەڕاستی کێشێکی زۆر گەورەی بۆ دروستەکە بۆ خێ بۆ خێزانەکەی هەستەکەی مەسەن ئەوانی کە مەعاشیان نایرێتێ ئیترەکەونە قەرزکردنەوە من حتمما خۆیان سا لە کێشەی قەرزان بەڵام کۆمەڵی قەرزان هەیە بەڵام گەوت مەعاشیان هەیە دێ کۆمەڵی قەرزی تریشیان بۆ زیابێت ئەگەر مەعاش نیرێ ماڵێک چیەکەیت هیچ کێشەیەکم نییە من بۆ لەبەرەوە بۆ نەبووم بە فەرمانبەرکە بتوان بە مەعاش ببم چۆن مەسەن تۆ ئەڵێ کێشەم نییە لەوەی ئەی بۆچی داوامەکەی تۆ بۆی مەعیشە داوام ناکەی دیارم بۆ ئامانجێکی تر داوامەکەم ئامانجێکی کە بتوانم دڵسۆزی خۆم بنوێنم ئەگەر مەسەن تۆ مناڵەکانن داوای ئەویان لێک کردیت خواردن و جلوبەر گووانە ئەومانە تۆ مەعاش وەرنەگرت و بارەش پێ نییە ئەوی دڵسۆزیەک دیارە پژەی بۆ دابینەکەم ژیان بۆ دابیر باڵێ لەژێرەوەشت نا هەر بەبێەوە بژێ بۆ خۆم بژەی بۆ دابینەکەم کە بتوانم پێویستیشم بە مەعاش نەبیارەتوانم بژیم فەرمانبەریت ناوەڵە فەرمانبەر نیت نەشکر بۆ نەشکر ئەوە تووشی جەڵدا بیت بەدەست بێ مەعاش بێ پارەی و ڕسوایی ئەم ژیانی کە خەڵک داماوی تێکەوت ئەگەر مەعاش خۆر بی وای لێ بۆ ئێ ئەو خەڵکی کە مەسەلە ئێستا مەعاش خۆرم وا فەرزکە کرێ خانوم لەسەرە مەسرەفە لەسەرە ئایا ساحب خانووەکە حەقی ئەوەی هەیە کە تۆ معاش وەرنەگرە و لە خەیناگە مانگە عەفوو بە شتی وا هەیە لە دنیاە وەڵا عەفوو ناکات حەقی خۆشێتی چاوەڕێکە مەعاشەکە وەرگیت تۆ مەعاشەکەی خۆ بێ بۆ ئەوە حەقی شەرعی خۆیەتی بەڵام چییە ناژە بڵێ چێ بەرپرسیارە بۆ ناتوانیت مناڵێک لەم ڕۆژگارەیە کە لە دایکە بێت طبعا هیچ نازانێت نەقسە ئەزانێت نە هیچ شتێک وەزێکم هەناسەکە هەیە ئەزانێم حکومەتە ئەم خەڵکە چۆن بەڕێوە بێت ئەمە سەد جار ئەم قسانە کرا لەسەر هەڵبژاردن لەسەر بێپارەی لەسەر بێ ئیشی خۆ من ئیشم هەیە ئەبێ بڵێ خۆی بۆ خاتی گەورەی خۆ ڕەحمان بکە شتەکەمان تەواو بێ ئەمڕۆ ئەوە نەماوە کاکە تۆ باسی حکومەت مەکە لەبەروی هیچ شتێ نازانێت نەک بێ پلان بێت تۆ قیاسی ئەمەکەی بە نەرویج و بە ئەمریکا قیاسی ئەمەکە بەم کوێتەی کە لە خوار خۆمانەوەیە بە حساب عایدی عێراقا ئەو ئەستا بە چەندها ملیار دلار بەزنەوتی لەژێ عەرزا خەزمکردەوە نەوەکانی داهاتووی ئێمە ئەسڵەن عەقڵی بۆ ناشکە باین چی ئەبێت یعنی یەک زەلام نییە بەڕێوەبەرێک لەیتر لە دایرەکەشا چونکە حەقی شەرعی خۆی نەکە ئەو ئیشەی پێیراوە نازانێ باین چی ئەبێت ئەچێت سەر کورسی مەزەکە دانیشە ئاچایشی گەرم بۆ بێنە ئیتر تۆ بۆ محاسبەی حکومەت دەکەی حکومەت چییە؟ حکومەت ئەی تۆ ئەو خەڵکە فەرموو بڕۆ بزان ئەم خەڵکە سوڕێتەوە هەر هەمووی سەری داغەسەوە معاشی نییە پارەی پێ نییە بانک بۆ پارەیتانەوێ کاکە کابراایەکی مقاول ئەوە بە باسی فەقیرەکە نەکەیت خۆ مقاولەکە پاری پێوانە ئیش بۆ چیەکە بۆ حکومەتی ناکات بۆ پاری نایتێ ئەگە تۆ پاری بێتێ فەقیرەکەش ئیشی دەسەکەوێت بۆ هەر باسی معاش خۆرکەین کە حەقی من 500 ساڵ مەکتەب خوێنووە شار وەکووە هیچم نەکردێت داوای چی تعینا دەکەی وڵات داوای لێبوردنەکەی عمرێت 42 ساڵ عینەن پێڵاو لە پێکریت تەقاعدی شمولی ناکات 42 ساڵی 40 ساڵی وادی هەفتەیەک بە کوردەکەی تعینا دەوڵات داوای لێبوردنەکەی شمولی ناکات ئێ بابە تۆ 10 ساڵ شەڕی ناخۆ بۆ ئێمە کردووە ئێ من حیزبینم من حیزبایەتی ناکەم یعنی ئیلا بە تەسکە تعینم کەی نایکەم یعنی تۆ خۆ ئەگەر بڵی باسی مەعاشکەیت و پارەی پێ نییە و پارەکەی هەیە و ئەمە خۆ هەر بە قێوتەکات خۆ هەرە و ژێنێت ئەوە تا مناڵە سووریا لەسەر عەرەبانەی متعی خۆی وەرەگرێت باشە لەم عەرەبانەی خۆی هەڵات سەر عەرەبانی ئەمە مناڵێکی سووری ئاوارەی هەر نازانێت مۆزوعەکەی هەرەژی لەوانەیە مناڵێکی مەسئولیش لەسەر زەخت العالیەک هەڵبەز و دابەست کات و کام شتەی خۆشە لە دنیای بێ بۆی دەستەبەر بێت ئێوە مناڵانی کە باوکیان فەرمانبەرە و چاوەڕی ئەوە کە باوشیان وایە عینەن هیچ نازانێت بڵێ باوکە پارەم بەرێ فڵان شتێ بۆ کڕم ڕۆڵە وڵا حکومەت مەعاشی نیامەدێ ئەی بابە تۆ ئیش بۆ چیەکەی وڵا بۆ حکومەت یەکەم ئەی حکومەت چی وڵا فڵم چی کوڕم ئەبێ واجابی مناڵەکەی خۆی باتەوە بەڵێ لە هەندێک هاوڵاتی و یاخو فەرمانبەر و مامۆسایان کە پرسیارمان کردووە ئەوان ئەڵێن ئەگەر ئەممانە مەعاشمان وەرنەگرت مەجبورین بژین وەکو خەڵکە
من پرسیارم لێکردن ئەی بەچی ئەژین یەکێک لە فەرمانبەرەکان و یاخود لە هاوڵاتیەکان ئەڵێ بە هەوای ئازادی ئەژین بەڵام خەریکە ئەم هەوای ئازادیە لە قوگمانە گیریە و خەریکە ماخنیچێنێت لە دوای ناوەڕێکەوە گەڕێنەوە بۆلاتان دوور مەکەنەوە لەگەڵمان نابن.